سڵاوتان لێبێ وەم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە یەکەم بەرنامەی خەرمان لەگەڵتانم. بەرنامەی خەرمان بەرنمەیەکی ئەدەبی و هوەری و فەرهەنگیە، هەر هەفتە و یاخود هەر جارە و قسە لەسەر چەمکێک یاخود بابەتێکی ئەدەبی یان فەرهەنگی یان هوەری دەکات. بۆ ئەم بەرنمەیەشمان قسە لەسەر چەمکی چێژی خوێندنەوە دەکەین لە نێوان نووسەرێک و خوێنەرێکدا. لەگەڵم بن. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس. بۆ ئەم بەرنامەی خەرمان قسە لەسەر چەمکی چێژی خوێندنەوە دەکەین لە نێوان نووسەران و خوێنەراندا. پێم خۆشە لەوە دەست پێکەم سەرەتا کە ئایا چەمکی چێژی خوێندنەوە چیە گەێنێ بە بڕای ئێوە وەک نووسەرێک؟ بڵێ خوێندنەوە یا بڵین کتێب ئەو هاوڕێ جوان و بێگرفتەیە کەوا هەموو مرۆڤێ ئەتوانێ لە پەنایە نهێنەکانی خۆی بە ئاشکرا بڵێ و بەبێ ئەوەی کە بگاتە شوێنێکی تر. دوو جۆر خوێندنەوە هەیە. خوێندنەوەیەک هەیە بەقوڵی بە مێشکێکی فراوان بۆ ئەوەی کەوا لای خوێنەر بمێنێتەوە و چێژی لێوەربگرێ ئەوە چێژە. خوێندنەوەیکی تر هەیە بۆ بەڕێکردنی کات و بۆ سەفتەکردنی ئەو کتێبانەی کە بەناو خوێندوتەوە کە هیچی لە خەیاڵدانتان نامێنێتەوە. چێژەکە لەوێدایە کە چەندێ ئەتوانی گرنگی ئەو ناوەڕۆکە وەرگری کە لەو دەقەیە هەیە یا لەو نووسینەیە هەیە یا لەو کتێبەدا هەیە. لێرەوە چێژ دەست پێکات تۆ چەندێ کاریگەری ئەو کتێبت بەسەرەوە دەبێت. مامۆستا ئەو هاوبەشی چییە؟ با بڵێن لە نێوان با بڵێن لە چێژی خوێندنەوە بۆ خوێنەردا هەیە. ئەنی بۆ نمونەوە بڵێم پرسیارەکە بەم شێوەیە بکەم، ئایا جیاوازی هەیە لە نێوان نووسەرێک و خوێنەرێک کاتێکە کتێبەکە خوێندنەوە؟ جیاوازەکە لە ڕووی بەڕای من لە ڕووی عەقلی و ئیستیعابی هەردووچانەوەیە. چەندێ ئیستیعابەکات چەندێ وەرئەگرێ، چەندێ بە شێوەیەکی عەقلی تەعامل لەگەڵ ئەو کتێبەدا دەکا ئەو نووسراوەدا دەکا. ڕەنگە جیاوازیەک هەبێ لە نێوان خوێنەرێکی ئاسایی لەگەڵ نووسەرێکە، لەوەی نووسەرەکە بە حوکمی ئەوەی ڕێگا و شوێنی نووسین دەزانێت شارەزاترە بە ئاسانی ئەگاتە نەتیجە، بەڵام خوێنەرەکە ئەبێ ماندووتر بێ بۆ ئەوەی بگاتە هەمان نەتیجەی کە نووسەر. ئەگەر ئەم پرسیارە بەم شێوەیە تر بکەین مامۆستا، ئەگەر بڵێن خوێنەرێک ممارەسەیەکی باشتری هەبوو بێت وەکو هەمان نووسەر، ئەو کاتە چ هاوبەشیەک هەیە لە نێوان ئەم نووسەر و خوێنەرەیە؟ لە کاتێکە خوێنەرەکە وەکو نووسەرەکە با بڵێن ممارەسەیەکی خوێندنەوەی هەیە. مەڵێ هەڵبەتە هەموو شتێک لە ژیاندا بە ممارەسەیە. خوێنەرێک کاتێ ئەگاتە ئەو ئامانجەی کە هەوڵی بۆ ئەدا گرنگ نییە نووسەر بێ، گرنگ نییە نووسەر بێ، بەڵام خوێنەرێکی جددیە ئەو خوێنەرەیەکەوە ئەوێ بگاتە ئەو لوتکەی کە پێی گەیشتۆیە پێی ئەگا یا بەڕێوەیە بووی. نووسەرەکە زۆرجا غروری نووسین وایلەکە ئەو چێژۆ ئەو لەزەتەی خوێنەرەکەی لێوەرناگرێت. غروری نووسین بە تایبەتی لە لای ملەتانی وەکو ئێمە سیرەکەی چوار دێڕەنووسێ بۆ خۆی مەغرورە، وا بیر دەکاتەوە کە لە سەرووی ئەو خوێنەرە ئاساییەوەیە کە بۆ خۆی ئەخوێنێتەوە. ئەمە گرفتی بۆ دروستەکە. مامۆستایەتوانین بڵێن هەموو خوێنەرێک دەبێ بە نووسەر؟ مەرج نییە، چونکە ئەگەر هەموو خوێنەرێ بێ بە نووسەر دنیا بێ بە نووسەر و باقی خەڵکەکەی تریشکە ئەمێنێتەوە یا ئەبێ جوتیار بێ ئەبێ ڕێک مەبەستی پرسیارەکەی من لێرەیە. ئەمڕۆ زۆرێک لە خوێنەرەکان بە جددی توان ئەگەر تهدیدی کەیت بە لە سەدا هەشتایی خوێنەرەکانمان بوون بە نووسەر. ئەنی مەبەسم ئەوە بوو کە بیبەسمەوە ئەو پرسیارەی پێشم بۆ بەسمەوە بەمەوە. زۆر باشە، بەڵام من بە تەشاؤمەوە نایڵێم، بە ڕەشبینیەوە نایڵێم، ئەڵێم زۆر بەداخەوە نووسینی کوردی نووسینێک نییە لە ئاستی دراوسێکانیشمانابێ نەک لە ئاستی وڵاتانی پێشکەوتوتر، چونکە لای ئێمە بەڕاستی داهێنان زۆر لاوازە. یعنی ئێوە لەو بڕوایان هۆکاری ئەم زۆر و بۆریەیە کە مۆتعا یاخود چێژی خوێندنەوە
وەکو پێویست نەماوە لە ناو بەزەبەت ئەمە کاریگەری زۆر زۆری هەیە لەسەر چێژی خوێندنەوە دێتە مەشایەکی کتێبخانەیەکە دەیان ناونیشانی زەرد و سوورە بینێ بەڵام کاتێ ئیکاتەوە یا شعرۆکەیە شعر نییە شعرۆکەیە یاخود ئەوە تا هەندێ قسەی زۆر ئاسایی جادەوبانە ناوی ناوە چیرۆک ئەمە زەرەر لە کولتوری کوردی دەدا زەرەر لە ئەدەب و لە کللتوری خوێندنەوەژەدا لە کولتوری لە خوێندنەوە لای ئێمە نەماوە تقریبان کاکە گیان بڕۆ سەر جادەکانی ئێمە خۆ لە هەموو دنیاە کتێب لەسەر جادە ئەفرۆشرێ بەڵام بە مناسەبات بە پیشانگا بە ڕۆژی تایبەت نەک بەردەوام شەقامەکان سەر شەقامەکان پڕ بێ لە کتێبێ بە 1000 دینار بێ ئەمە چ بیرکردنەوەیەکی نووسەرەکەی تایە چ تێچوونێکی تایە کتێبێک بە 1000 دینار بفرۆشێ ئەمە بێنرخکردنی کتێبە زۆر باشمانەسا ئێمە لە نێو کتێبخانەیەکی گەورەیان باشە ئەگەر جەنابەت اختیارکەم بەوەی کە دەست ببەی بۆ چ کتێبێک و چ کتێبێک هەڵ ئەبژێریت یاخود بە پرسیارەکە بە شێوەیەکی کە بکەم متعەل لە چ کتێبێک یان چێژ لە چ کتێبێک لەم کتێبخانەیە وەرئەگری دەسەبەی بۆ کام کتێب وڵی ئێستا وەکو ناونیشان نازانم بڵێم چ ناونیشان کێشم ناونیشانی کێشم بابەتەکانە زیاتر بەڕاستی متعە لە دیراسا دۆرەگرم بە تایبەتی دیراساتی سیاسی بە تایبەتی تریش دیراسات لەسەر ماسۆنیەتی عالەمی یەکێکە لە ڕێگاکانم کە پیاڕۆم ئێستا حالیان لە چۆوە لاپەڕەیەکم دەستکەوێت لەسەر ماسۆنیەتی عالەمی مەمنونە بموچم لە ئینتەرنێت و لە گۆگڵ و لەمانە دەرێنمەوە ئەیکەمە سەر وەرەقەوەی خوێنمەوە بەس تۆ چیرۆنووسێکی مامۆسا چۆنە ئەدەبە اختیار نەکرد ئەدەب ڕێگە گشتیەکەیە چونکە تۆ اختیارێکی ترت دامێ چونکە ئەگەر من ئەدەب هەڵبژێرم شعر ناخوێنمەوە پێش هەموو شتێک بە تایبەتی شعری نبینی بڵێ شعری دوای شێرکۆ و لەتیف و ڕەفیق سابیر و عەبڵا پەشێ و لە کوردستاندا بەڕاستی لەنگە ئەگەر ئێستا بینەرانێک گویان لە ئێمە بێت دەزانن کە ئەم قسەیە تەنها گزارشتێکی خۆتە و دەرێت بڕیوە بەڵێ باوە گزارش بە نووسینش نووسیمە بە دڵنیاییشەوە بابەتی هیچ کەسێک ناخوێنمەوە بە شعر مامەسا ئەی پێم خۆشە پێم بڵیت چێش لە خوێنەوەی چ نووسینی چ نووسەرێکی بیانی یاخود جیهانی وەرئەگری زیاتر ئەدەبی کۆن لە دۆستۆیفسکی و تۆلستۆی و ئەمانە مباسان ئەمانە بەڕاستی مۆپاسان بڵێ ئەمانە بەڕاستی چێژی لێوەرەگرم بەڕاستی ئەم خاتە حاڵەتێکەوە کە بڵێم بە فعلی ئێمە نین لە چاو ئەم ئەدەبەوە نین لە چاو ئەم چیرۆکەوە نین لە چاو ئەم ڕۆمانەوە یعنی ڕاستی ئەمە کۆمەڵی ئەسبابیش هەیە کۆمەڵی هۆکار هەیە کە ئێمەی گەیانوتە ئەوەی کە لەم ڕێگەیە چەق بەبەستین و نەتوانین بپەڕینەوە چۆمان بەخێر بێت بۆ ئەم بەرنامەی خەرمان پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم کە ئێوە چ پەیوێکتان هەیە یان چ قسەیەکتان هەیە بۆ چێژی خوێندنەوە پێشەکەی زۆر سپاسان دەکەم بۆ
داوتکردنی لەم بەرنمەدا من وەکوەوەی کە خوێنەرەکەم توێژی خوێندنەوە لای من ڕەنگە جیاواز بێت لە لای کەسێکی تر یعنی هەچ کەسە بە جۆرێک تێژدا خوێندنەوەی ئەو کتێبی خۆی ئەو کتێبە وەردەگرێت کە خوێنێتەوە لای من توێژێکی تایبەتی هەیە زۆر کتێب هەیە توێژێکی تایبەتمە چگا منە خۆم وەکو خوێنەرێک زۆر جار ئەسمە سەر ناواقعی ڕووداوەکانانی وەکو شانۆی ئەوکو سینەمایك کتێبەکەم دێتە بەرچاو نانی ڕووداوەکانی ناو کتێبەکەم دێتە بەرچاو کارکتەرەکان لە بەرچاو وەکو زیندوێک بۆ نمونە ئەو کتێبانە چین کاک شۆمان ببوورە کە متعەت پێدەن لە کاتی خوێندنەوە زۆرتر ئەو کتێبانن کە مێژووین یان هەندێک ڕۆمانی جیهانی هەیە ئەو تێژ و سەلیقەت ئاداتێکە کە تیرەکەی ئەخوێنیتەوە نانی ئەتوانی توێژێکی باشی لێوەرگیت بۆ نمونە کتێبی داستانی ئەفسانەی گرگامێش کە هەچ کاتێک ئەخوێنمەوە ڕێک ئەو حەدەسەم بێ دەکەێتەوە چۆن لە شاری ئورک و ماتیقەی دەوروبەری ئورک ڕوویداوە لە جیاواز لە چێش بابەتی مێژووی چی بە تۆ ئەوبەخشێت بابەتی مێژووی زانیاری چی زانیاری ئەوم ئەداتێت لەبارەوەی کە گەلەکانی کۆن چۆن ژاون دابوو دەستوریان چۆن بووە چۆن بیران کردوەوە چۆن نووسیوانە چۆن باری ڕۆشن بیران چۆن بووە بارودۆخی کۆمەڵایەتی سیاسان چۆن بووە پێت ئەڵێت ئەم گەل وڵاتە کە لە پێش ئەم نەفقاکی تۆدا ژیاوە یان لە هەز وڵاتێکی ترا ژیاوە بەم شێوە ژیاون بەم شێوە دابوو دەستوریان هەبووە بەم شێوە حکومداریان کردووە هەندێک جار لە بینی یەکتریا شەڕیان کردووە نانی تەنانەت لە ناوخۆیاندا شەڕیان کردووە لە بۆ نمونە یۆنان هەمیشە لە ناوخۆیدا جۆرە جەنگێکە بۆ لە نێوانیاندا بەڵام لەگەڵ ئەوەشدا بارێکی ڕۆشن بیریان هەبووە کە تا ئێستاش مرۆڤاتی پێی سەرسامە ئەنی شارەزایەتێکی تەواو دەداتێت لەو بوارانە لە بوارانی کە دەتاتێت زۆر باش زۆر باشە کات چۆمان چه هاوبەشیەک لە نێوان با بڵین چێژی خوێنەوە هەیە لە نێوان خوێنەراندا ئەو هاوبەشی چی ئەو خاڵە هاوبەشەی کە لە نێوان خوێنەراندا ئەو هاوبەشی ئەوەیە کە هەندێک جار وا ڕێکەوتووە ڕۆمانێک ئەگەر من خوێندمێتەوە لاوانێن خوێندنەرێکی تر خوێنبێتەوە هەمان ئەو تێژی منی بەرکەوت بێت هەمان ئەو تێژەی کە من تێژ نە ڕۆمانە خوێندن ئەو ڕۆمانە بینیەوە هەیش بە هەمان ئەو شێوە بووە ئەی بۆ ئەڵێن کتێبە کاتێک کە ئەخوێنیتەوە 1001 لێکدانەوەی هەیە بەڵێ 1001 لێکدانەوەی هەیە لاوانێ هەموو لێکدانەکان ڕێژەیین بەس ئایا هەمان من مەبەسمە ڕێک لەسەر ئەم خاڵە بۆسم کاک شۆمان ببوورە ئایا هەمان ئەو چێژەی من لە کتێبێک گەیبینم و تۆ لە هەمان ئەو کتێبەی کە منی خوێنمەوەی بینی هەمان ئەو چێژەیە یاخود هەریەکەمان بە جیاوازتر لەوەی هەرێکمان بە جیاوازترە تێژەکان ڕێژەین لەوانە من زۆرتر تێژی لە ببینە تاکوێن سەر کەسێکی تر تێژی لە ببینە بۆیە تێژەکان هیچ کاتێک 100 یەک نین بەڵکو بە شێوەیەکی ڕێژەیە وەکو جوانی لە دیدی من شێوازێکی ترە بەڵام لە دیدی تۆ شێوازێکی ترە بۆیە تێژ لە دیدی من شێوازێکی ترە لە دیدی تۆ شێوازێکی ترە یعنی تێژ هەچکەسە بە جۆر دەتوانێت هێژدا ئەو کتێبە وەرگێت کە ئەیخوێنێتەوە زۆر باشە کات چۆمان پێم خۆشە ئەمە بپرسم لێت ئایا چێژی خوێندنەوەی خوێنەرێک جیاوازی هەیە لەگەڵ چێژی خوێندنەوەی نووسەرێک کە کتێبێکە خوێندنەوە هەردووکیان هەم خوێنەرێک لەلایەک نووسەرێک لەلایەک باشە ئایا ئەو چێژە بۆ هەر یەکیان یەکێکە یاخود نا بۆ هەرێکیان یەکێک نییە نعنی بۆ نمونە نووسەرێک ئەتوانێت یەکێک نییە وەکو یەک نییە بەڵێ بۆ نمونە نووسەرێک ئەتوانێت جگەل لە تێژەکە زانارێکی باشی لەو بارە دەستکە کە خۆی ئەخوێنێتەوە لەو باری خۆی کە ئەیخوێنێتەوە جگە لەوەی کە تێژەکە بینە معلومەیەکی باشیشی وەرەگرێت بەڵام لەوانەیە خوێنەرێکی ئاسایی بەس تێژەکە ببینە معلومەی لێ وەرنەگرێت بۆیە جیاوازە لە بینی تێژی خوێنەوە لە لای نووسەرێک لەگەڵ تێژی خوێنەوە لە لای خوێنەرێک لەوانەیە من هەردووکیشی وەرگرم نانی هەموو خوێنەرێک هەموو نووسەرێک هەردوو تێژەکە بینم ینی هەموو خوێنەرەکە تێژەکە بینم هەموو نووسەرەکە لەبەر ئەوەی کە من لەو کتێبەوە باری زانارەکانی خۆم لەو بوارە ئازاد دەبێت کاک چۆمان پێم خۆشە بزانم ئێوە متعە لە چ نووسەریان چێژ لە چ کتێبی چ نووسەرێکی جیهانی وەرئەگرن من متعە لە نووسەری جیهانی ئەوی کە بە خەیاڵ تابێت دیفستۆسکی کە یەکێکە لە هەرە نووسەرەکانی ڕووس
ئێرزاک بابل کە یشێکی ترە لە نووسەرەکانی ئانتۆنی چخۆف کە ئەی شار نووسەرێکی چیرۆنووسێکی رووسیەوە هەروەها پاولۆ کۆیلۆ کە نووسەرێکی خەڵکی ئەمریکای لاتینە لەگەڵ لە بەڵگەر گاربەرگاسە مارکس کە ئەی شار نووسەرێکی تری ئەمریکای لاتینە کاتێکە کتێبەکانیان ئەخێنمەوە تێژێکی زۆر تایبەتی لێوەرەگرم. کاکچۆمانەمەوێ ئەمە بکەم بە کۆتا پرسیار ئایا متعاە خو چێژ لە نووسینی خۆشتان وەرئەگرن وەک پێویست؟ بەڵێ زۆر جار کە بابەتێکم دەرئەچێت چی لە گۆڤار بێت یان چی لە ئەو ساتانی کە تێدا بڵاو بێتەوە خۆم خوێنەرە ئەخێنمەوە جارێک ئەو چێژە بینمەوە کە وەختی کاتی خۆی نووسیومە بۆ نمونە من ئێستا بابەتێکە نووسم لەسەر قەزای فەڵاستینی کە کاتێک کە دەزەنسنەکە لەگەن و ئەخێنمەوە چێژێکی لێ وەرەگەرم وەکو خوێنەرێک کە ئەو هەموو معلومەی تدایە. بەڵێ سپاس کاکچۆمان بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەدا کە ئەو دەرفەتتان پێدام بۆ قسەکرد. سپاس کاکچۆمان بەخێر بێت. بینەرانی بەڕێزەوەی کە ئێوە لێرە دابینیتان جیاوازی چێژی خوێندنەوە بوو لە نێوان خوێنەرێک و نووسەرێکدا هەتا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تر پێتان شاد دەبمەوە ماڵ ئەوە.